فەرمەوە عەسار و مەڕماراتم هەمووی لێنا ئۆکرا تەیر و تارمەم کردە بنێ ئەوە مارەی وێران کرد داعشش ئەو هەلێ ناکەن ما داعش بە داعشا دخۆ بگرێ سەوای لێ ناکەن ئەوە وەکو شەریکە بەناوی کۆمپیانە بەناوی ئەحمەد عاجی ڕەمزی وەریگرتێ گەردیا لەخۆ لەگە قایمقامی ڕێککەتیا بەبێەوە نعیەی بەعرکە ئاگادار بی نعی هیچ ئاگایشی لێنە بە دەبا نعیە ئاگادارکەنەوە کە پێی پرۆژە دەرچووە دەبا ئاگادار معە ئەمە ئاگادارە کاکە وەرن فەلاعەکانەگەت ستا وەرگرتێ چ وەرنەگرتیا ئاگادارمانکەنەوە هاتامە قسەشان لەگە بکەین بەبێ ئاگاداری ئەو ئیشەیەک یەکسەر هاتینە نیشانیان کردیا فەرمەوە عەسار و مەڕماراتم هەمووی لێنا ئۆکرا تەیر و تارمەم کردە بنێ ئەوە مارەی وێران کرد داعشش ئەو هەلێ ناکەن ما داعش بە داعشا دخۆ بگرێ سەوای لێ ناکەن ئەوە هاتێ داگیری کردە 180 دۆرمی بردێ بەناوی ئەو ئەحمەد عاجی ڕەمزیە داگیری کردیان لە قایمقامەت هاتێ قووەتێکینە وەناوکەتێلی تێکداینە ئێستا هیچ پرسەچیان بە منە کردیا باگمان دەکەن نایان بینین باگ بچین بەر نییە کە و چەند ڕۆژە دەچین لە لای نعیە ئەوەی قایمقامەت ئەوڕ لە ئیجتیماعیمە ئەوڕە لە فرانسێمە ئەوڕە لێرەمە خۆمان لەوێ دار و دەستەکە دەرێت چتەنە وەرگتە تعوزی وەگرتیا فران وەرگتیا کاگۆرمان نەگەت هیچ ماوە نەگەت وەرگوتیا ئەمە نالین داخلی هیچ شەش بین